چ بوو ماما هەرجابی نەداوە نییە قەپات ماما کەسێکی گەورە و گرانی ماما کۆ تو بەو شتانە باوەڕ دەکەی کەسێک هاتیە لەو گۆڕی خۆی کردە خوشتیمە لە پێناو چێ لە پێناو سەرۆت و سامانی بابم کۆ تو بەو شتانە باوەڕ دەکەی باما کوڕم لەو گۆڕەی نییە بابەکەیمە لەو گۆڕەی نییە یعنی بەڕاستی ئەوگۆ خوشکێکتان هەیە ناوی لێی لێیە بەس ئەوەیان هەو نییە خوشک ماما خوشتی چێ ماما باشتر وایە تەلەفۆنی پۆلیسی بکەین نا کوڕم باسی پۆلیسی مەکە ئەمە دەمێ ئەو کێشەیەنەوە خۆ با دەچارە سەری بکەین ئێ مامەگیان چوین دیمان هەو نەبوو لێدە پەلەی مەکان ماما مێشکم ئەو بابەتی قەت وەرناگری هەز دەکەم شتێک لە پشتە مۆزوعیدا هەیە کوڕی خۆم هیچ لە پشت ئەو مۆزوعیدا نییە پەلەی لێ مەکەن باشە ئەمن دەڕۆم چێوە دەڕۆی ماما ئەوە لە کەنجیەوە فێری بەم لێچیەوە ئێ مامە ببوورە ئەو مشەوەشە نازانێت دەڵێ چی کچم ئەمن مامتانە مەسلحەتی دووەم دێ بابتان وەسێتی کرد ئەمن ئاگام لەو گۆبی دەزانم مامەجان لێت تێدەگەم دە ئێستاش دەبێ ئەو کێشەیە لۆ حەکەم دەدانیشن ئارام بن باشە ئاگەستا ئەتون ئەوەندە غەریبی تونێکە باسی فەحسی کرا ئەوڕۆ تەلەفۆنەکەی داخرایە ئێ باشە بە قوربان مامە مەگەر بیویستایە شتێکمان لەگەڵ بکە دوێنێ نەیدەگوت نایناسم لە پێش چاوی خۆمان کوتی ئەوە هەو نییە نا ئەو هەمووی پلانە هەمووی پلانی مامە تێدەگەی هەمووی پلانی مامەوە من نازانم ئەوە کاوەیە هەر تەلەفۆن دەکە نازانم چی پێ بڵێم شەرمەزاری کاوەش بووین ئەلۆ کاوە گیان نەوەڵڵا خۆ تەلەفۆنی هەڵنەگرت کوڕ نازان بڵێم چی کوڕم مامیشم کەس نازانێ خەریکی چییە هەر دەچێتە قون و قوشبن و بەدزی من و سالارە و قسە دەکە نازانم خەریکی چییە ئەرێ تۆ دەبینم حتمما بەیانی لە پارک دێم سەرێک لێت دەم وڵا سالاریش فەقیرە خەفەت دەخوا نازانین چی بکەین باشە بە قوربان باش ئاگال لە خۆت بێ چی دەگوت کاوە شەرخەمی من و تۆیەتی بەخوای لێ ناگەڕێم ئەو سەرۆت و سامانە لە بۆ مامبی بە هیچ شێوەیەک لێ ناگەڕێم کاوە و چی دڵی دەنگت نییە لەگەڵم ئاڤێستا بەجددی بێزار بوو بەجددی ماندی بوو بەجددی بەسە چی بەسا کەفنی باوکم جارێ زەرد نەبووە ئاڤێستا تۆوە چەندە دەستی بە من دەکەی ئەتواگات لە من نییە من وەسم چی لێ هاتیە بە بۆنەی باب تۆ باشە بابت من سەر و سەر چاومە خوا عەفوی کە ئینشەڵڵا جێومەکانی بەهەشتا ئەوە 3 مانگە وەفاتی کردیە من جارێ بڕوام نەکردووە دڵم بڕوای بەوە نێنەوە باوکم نەماوە ناتوانم بیر لە شتیکە بکەمەوە لەبەر مەوزوعی بابتە یان لەبەر مەوزوعی مامتە ئێ باشە دەبێ مشکلەکان هەل بێت دەبێ شتەکان وەکو خۆی بڕواتە پێشەوە نازانم ئەنگوت دەڵێن منداڵن دەڵێن چاوتان هیچ نبینی لەوە خۆتان کۆرە کردیە دیارە مامت دەوێت شتێک لەو بابەتەی بخوا باشە لەو میراتی وەرگری دەنا کا لەیلا ئەمن ئەوە چەند ساڵەت دەناسم قەت ناوی لەیلات نەینە کاوە سیرکە تۆ و سالارە قسان دەکەن بەس من سیقەی تاوام بە بامم هەیە و چاوەڕێم بزانم شتەکان چی لێ دێت ئاڤێستا بەجددیە من چیری تەحملم نەما یانەوەتەوە هەفتەی دەتگوازمەوە یان ئیدی هەموو شتە کۆتایی پێدەین یانی چی ئەو قسانە چی کۆتایی پێدێنی یانی پشتی من ناگری چاوەڕێم ناکەی ئاڤێستا سەر و سەر چاوم پشتت دەگرم بەڵام ئەوە وەزعامنی تێدایە باشە دێ منیش پێم ناخۆشە شتەکانەوەی لاتوە بەڵام بڵێم چی تازە ڕووی داوە دەبێت چاوەڕێ بکەین ئێ باشە بە خۆت و برات بڕۆنە کاتب عەدلی و خانەکەی بفرۆشن وازە مامت بینە ئێمامم دەبێت قسەی لەگەڵ بکری ئاوا تێناگات ئەم بەخۆم دەچم قسەی لەگەڵ دەکەم بەخۆم قەناعەتی پێدەینم دوی بەشکم تۆ قەناعەتی پێبێنی کاوە منیشی تر حەز ناکەمەوە دوور بم لە تۆ